ڕێز خۆشەویستی هاوڕێیان چەند دەقەیەک سەوباز دەکەین لەسەر ئەو کۆبنەوەی ڕۆی مەسعود بارزانی لەگەڵ ١٩ کاندیدەکەی پارتی. هەندێک سەوباز دەکەین لەسەر ئەوە. خێربێن هاوڕێیان بەخێربێن. هەر چەند زانیاریێکی کورتە ئێستا قسە و باز دەکەین لەسەر ئەوەی بەڕێزان بەخێربێن. سەرچاوی ئێمە هاوڕێیان سەرەتاوە بڵێم ئەڕۆ خەبەرەکەم بڵاو کردەوە کە پارتی وەک سوکایەتی وەک ئەوەش ئەو نمایش پیشاندانەی کە یەکێتی هیچ پێ ناکرێ، یعنی بۆیە لە قوبات لەسەر یەک دوو ژووری لە ماڵەکەی خۆی زیادی کردیە بە پۆلیسە چی کەس نەزان 24 سەعات مۆڵەتیاندایە. ئومێد خۆشناوی جوابی تەلەفۆنی نەدەداوە بەڕێزان، جوابی تەلەفۆنی نەدەداوە. ئیتر سوکایەتی پێ دەکەن، ماڵی کۆسرەتی ئیهانەی ماڵی کۆسرەتی دەکەن، خەستەخانەی پار دوای 10 ساڵ ئێستا دەرێنەوە لۆ چ بەکاراتی خێرخوازی بۆیان ئەوە چێ پارەیدایە کۆکوونیە بەڵگەم بڵاو کردەوە، بە ڤیدیۆشم لێرە بڵاو کردەوە. ئیتر بە هەر حاڵ ببورن، ئەمەش لێدانمان دەوێ. بۆیە کاک باسی کافتریایە ڕێستورانگە چییە من و تۆ کە باس لەوەم کردی کاک لیوا ئەیوب بە ئەو فەرماندەی هێزە دوو لیواکەی کۆسڕە سوور عەلی کاک ئەیوب پەیوەندی پێکردم و تحەدا دەکەمەوەی من نییە. ئێستا منامم لەو برادرە ناتکە ئەو سەرچاوی بە دوکومێنتەوە لۆ ناردیمە بەڕێزان، بەڵام ئیتر چاوەڕێ وەڵامی من بەس ئەو کاک لیوا ئەیوب گوتی تحەدا دەکەم ئەگەری هەری ئێمەیە خۆم و برایەکەم و گوتی هەتا عەشیرەتەکەشمان با لۆ خۆتان بی. چاوەڕێ وەڵامی دەکەم ڕەنگی لەگەل لیوا ئەیوبیت کە لێی تێک چووبی ببورن، ڕەنگی لەگەل لیوایت کە لێی تێک چووبی. بۆیە ئەو بەهەرحاڵ هاوڕێیان ئێستا قسە و باز دەکەین بەس یەک دەقە بە هەر یەک دەقەی تر ئێستا دێن بزانین مەسعود بارزانی عەلی حوسێن کورە بەڕێزان ئیلاهی هەمووی کاکە وەڵڵی خەتا لە من نییە پارتێکان بڕوان پێ بکەن هەر پارتی خۆتانە. کاک مەسعود کاندی تەواوە جەڕەسیرە بۆ من لێدا ئێمە قڕیشێ بەسەری خۆمە بکەم، یعنی بەڕاستی قڕیشێ بەسەری خۆمە بکەمەوە. لە سلێمانی هەروە کاک پشتیوان سادق ڕۆژ نییە 2-3 خەبەری توم لۆنێت، ڕۆژ نییە 2-3 لۆنێ ئێمە قڕیشێ بەسەری خۆم بڕوا بکە نیوانوی خفت دەکەم. ئەوجە زۆرە پشتیوان چالاکی زۆرە من چ لێ بکەم. هاوڕێیان ئەوڕۆ کاتژمێر دەی بەیانی مەسعود بارزانی لەگەڵ کاندیدە دەرچوو دەرنەچووەکان دانیشتنی کردیە دەی بەیانی. سەرەتا زۆر سوپاسی کردینەوە ئەوانەی لایوی کە دەرچوو دەرنەچوو هەموو کوڕی بارزانینەوە و خۆشەویستی وینەوە و کەس نابی دڵی توربی تونبی و ببورن و باس لەوەی کرد کە ئەوانە هەموو حزبە سیاسەکان بەتایبەتی ناویەک تی نەگوتی ئەوگوتی خەونیان بوو کە پارتی بکەوی و دیزایانی سیاسی هەبوو ئەنگۆ ئەو دیزاینە سیاستان هەڵوەشاندەوە و هەمووتانمان سەربەرز کرد. قەلەقیش مەبن هەمووتان لە چای من کوڕی بارزانینە. سەرکەوتنەکەشە بۆ هەر هەمووان بۆ شعر و پەخشانانە هەیە. ئەمن جیاوازی ناکەم لە نێوان هەر هەمووتان و سەرکەوتن هەر لە هەموو معامەرەیان لەسەوە بووە کابینەی مەسرور بارزانی سەرکەوتونەبی ئیدەیەم کەچی هەر ئەو دەبی ئەوە ڕێویە. یەکەم کە سەستایتەوە بەڕێزان باخان ئیتر دەستی بە منگە من کردی ئەم قسەم لەگە کردیە ئیلاهی کە تەلەفۆن بگری بەرنادا سەلەتەم باز دەکەم. یەک دنیام پاراوە و کچیوەمە و با مامم شەید بۆ لەگە دوو خوشتی و نازانم ئیتر دەستی بەو لایەنە عاتفیە کرد. جارێک تەلەفۆنم لەو کردتم باشە دادی من باشە قەپاتم کرد
تلقى مسعود شوي كرديا أمن فزاعتي على بزنها صوتهم وأمرم لكرايا ودنجان بينا داما وأمن إهانة كراي مولا سبارتي وأم بنمالي طالباني مو بارتي مو زوري قوتي مسعود قوتي يسا تصدويلو دكم توا تصدويلو دكم وي تصدويلو دكم شتاقان بنسولو دكم دواي أوا یەکەشکە هەستایتەوە ڕخنەی توندی گرتیە گوتیتی معامەرە هەبووە لە سەرمان تا ئەنها ڕێنێک شتی دڵخۆشکەر بووە هەموو ئەوانەی هەستاینەوە قسەیان کردیە ستایشی مەسعودیان نەکردیە معاناتیان هەبووە هەموو کە دەرنەچوونەوە کە معامەرەیان لێکرایە و غەدریان لێکرا ئەوەی هەیە لە سۆسیال میدیا لەوێن دەرباسیان کردی ئەوە شتێکی پۆزتیفە کەسیان زۆر بە شانوباڵی مەسعودیاندا هەڵنەگوتی هەموو معاناتی خۆیان گوتی و معامەرەیان لێکردی و دەنجی نایە ئیتر ڕخنەی تون کە لە سلێمانی باسی کرد لە سنووری سلێمانی ئیژرۆ دوسێ کەس کرایە ئەوانش پاراستن بوونا مەسعود چاوی زەق بوو و تەمەشای کردیە بڕوا بکە ئاورێنم ناوە کوڕەکە گوت چاوی زەق بوو تەمەشای کردی دوای ئەوە نەقی بەرسەلان هەستایە وتیتی ئەمن قوربانی شەڕی ناوە خۆمەوە و شەڕەکانم کردیە و چەندی ساڵ لە ئاسایش و ئەمتان ئێهمال کردیە و مەسعودیش زانیتی مەوزوعەکە لە دەست دەرەچی دەیان کەس دەستی هەگرت و هەمان معانادوتی کاکە هەمووتان بیکەنە عەریزە و لۆم بنێرن ئەنگۆ هەمووتان نێڕوانێ دەعوەتی ماری منن دەعوەتی منن تەعا ناڕێ ئەو نەقی بەرسەلانە برادەرەکە زۆر خۆش بوو گوتی 30 ساڵە لە ئەڵمانیا دەرچم چوو بوو گاڵتەی بە مەسعودی کرد بوو ئەمن واوام 30 ساڵە لە ئەڵمانیا دەرچی دێم دەگەت تەی تەقانیە خۆی کاندید کردیە و دەرنەچووە دەرنەچووە هاوڕێیان ئەوە هاوکات ئەوە هەرەوەندە بوو هاوڕێیان یانی بە کورتی سەرفی کردبوو قەندە قسە و شعر و پەخشانی لۆخینەوە ئەنگۆ واو کوڕی بارزانینەوە و فەرقتانیە دەرچوو دەرنەچوو معامەرەی گەورەدان کەشف کرد و ئیتر معاناتی هەموو کاندیدەکانیشیان غەدریان لێکرا و نازام چ بووە ئەو ڕۆژ سەعات 2 عەلی حوسێن سەعات 2 عەلی حوسێن لە مەکتەبی ڕێخستن کۆبنەوەی بە پەلەپەل بە کادیرەکانی کردیە و کورە کادیرە گوتی بابەم جیفانم پارەم پێ نییە ئەمە چ بچم تم بڕۆ معلوماتەکان لە بۆ من بینە بڕۆ ئەمە لۆ دەنێرم پارەکەی نەک تەکسێک 3 تەکسی لۆ دەنێرم بەهەرحاڵ پاڕیان سەیرکەن تەسەوەر کە پارتیمان کەیت کە 5 ڕۆژ پێش مەعاشی پارەیدا ئێستا 12 ڕۆژ تێپەڕێ نایەنداتێ 12 ڕۆژ تێپەڕێ کوفێڵیان لێ دەکاتن کرەوە حزبا وەڵا کلی لە چاوان دەدزی بەهەرحاڵ عەلی حوسێن دەستی کردیە بەوەی بە هەوڵی هیمەتی هەموومان 4000 دەنگمان زیاد کردیە تا ئەم بە تەزویر و هەموو شتەچی وە 4000یان زیاد کردیە و چارەشەری خۆیان نزیک 105,000 ئەوەیان هەیە موچەخۆریان هەیە نیوێنینە بەس 4000 کە زیاد کردی خەنی بوونە دەست خۆشی کردیە و کە ئیشتان کردیە و بەس گوتیتی لە بیرمان ناچی ئەوانەی زۆر ئیشیان کردیە ئەمە فەرقیان پێ دەکەن لەگەوانەی ئیشیان نەکردیە یعنی ئەوەی گوتیە بەس کاک ئەوە پارەیان ناداتێتە ئەمانکەی ترێکە هیچ کادیرێک نەبوو میلیۆنەشی نەداتێ تەسەوەرکەم پارتی لە سلێمانی 25 میلیۆن دۆلاری سەرف کرد 25 میلیۆن دۆلاری سەرف کرد خەڵکی شەوە هیچ سەرف نەکردی هیچ سەرف نەکردیە هەرە وڵاوزە کۆبنەوەی کاک عەلی شەروا بوو یەکەچی کۆتی پێمان دەڵێ دەست خۆش بی ئەو برادەرش کەش دوای ئەوە زەڕەسی لێ دەگوت پێم دەڵێ دەست خۆش کوڕە بابم چی دەست خۆش کۆم جیفانم بەتارە کادیری حزبی خۆیانە دەڵێ بابا ئەمە چ لە دەست خۆشی بکەم بێزار بووینەوە چی شەمۆی ئەوە 3 فەردە ئافەرین کوڕە بابە کابرا جیفانی بەتارە عەلی حوسێن بەخۆتا هەموو جیفانتان پڕە بەهەرحاڵ کاک پشتیوان سادقیش لەنێوە زۆر خراپە 4 کاندیدی هەبووە ڕاوەستا 4 کاندیدی هەبووە هیچی دەرنەچوە لە هەولێرێ 4 کاندیدی هەبووە بە ڕێزان بەس ببینمەوە ناوی چارەکە لە تەلەگرام نووسیتم ئەوەتە مەلا عەزیز منتک مەلا عیماد شێخی چۆلی باوەری فارس باوە فەرهەنگ غەفوور ئەی هاواش هونەرمەندی گۆرە و گران کۆلەی بەردەستی وەزیری ئەوقافە
طبعا پشتیوان سابقش لو دوسرە ڕۆژە گوتی هەموو ئامەرەکە ئارینانەکەلی بڵند ئیسماعیل لی کردین لێی نەگەڕا و چارکاندیدەی من دەربچی تاوان شکستە مەسعود پێی گوتی دەبی لە 20 زیاتر بینی بەس خۆ دەوریان نەبوو لە ناحەقنی پشتیوان هیچ دەورتان نەبوو هاوڕێیان ئەو دوو سەرنجە کۆتایی بدەم يعني هر برپرسی کی پارتی کوره با قرآن هاورم بغلط مگن والله لبا اوشمنیک يعني همو او خلکانی پیوندی به من دکن پارتی برپرسیش نه يعني او قصه كاغ مسعود وتيان يعني او زاري همو هلمتي هالبجاردن بس مسعود وكركاني داتشنا اما بدش تسول وقت يكز لبو ماني لدوانش بدي لێدوانە چشمان نەدایە ئەگەر پرس بەوام بکەین هەموو سەرکەوتنەکە بووە ئیوان ئەمەشان بەناو کۆڵان و جادە و گوندان یەخست کەسیشمان دیار نەبووین لە بۆشمان نەبوو یەک لێدوان بدەین دوو یەکەش کە دەیگوت کاکە ئەی هاوار ئەی باشە مادام ڕێککەوتن و سزاد کردبوو برم تەزویرتان کردبوو ئیتفاقتان کردبوو لەگە تووشێ ئەی باشە ئەو دەردەتانەوە دامە ئەم هەمومان لەبەر خەڵک بپارڕێەوە لە دەرکەی ماڵام بدا بە قوربان بە ساقە بم ئەی باشە ئەو کەرگای نەتانەوە بەمە کرد یعنی بڕوان پێ بکەن هاوڕێ کابراتی گوت یعنی ئارەقەی شین و ڕەشیان بەمە هەڵڕێشت کەچی لەو لاژ ڕێککەوتنیان کردی و تەزویرات و پڕیان کردەوە هەموو سەرکەوتنەکەشە بۆ مەسعود و ماڵی خۆیان بخۆ یەک پیاویت کە ناو پارتی نمایە هیچیان نەهێشتی بەهەرحاڵ هاوڕێیان ئەو کورتە خەبەرەکانی هەواڵانی پارتی دیموکراتی کوردستان ئەمە چ بکەم ئەوە خەبەری لەسەر ئیهانەی قوبات کرایە قوبات ئەوم بڵاوم کردەوە خەڵکی پارتی دۆی ناردیمە هاوڕێیان تخوا نوکتە نییە لە شەرق ئەوسەد کاک قوبات ئەوەم نۆ هەندێک لە سنگۆ و کوڕەکانی کۆسەت چەند سوگاتیان پێ دەکەن تا ئەم پڕ بەدڵ عەزمێ ئەوە سوکاتی بە یەکتر بکەن بە جددی مەتابقی سەرێ نەک خوارێ خەڵکی فەقیر دەیان کادریەکێکیان گرتیان ئەوە بووە کەس باز ناکە بەس ئەم بۆیە ئەوانم باس کرد قوبات دەڵێ تەجاوزی لە ماڵەکەی خۆی کردیە ژوورەکە نازەم چیە لە ئەرەسیاتەکی کردیە بە پۆلیسەکی ئینزاری 24 ساعتیان دایتی لە کەس نەزانی لەبەرەوەی لەسەر ڕێی مەسیفیە گوندی ئەمریکی برا ڕۆ لەو سوکایەتی کوڕەکانی کۆسرەتی لەسەر نەخۆشخانەی پار ئێستا مەلەفات دەرێ ئەو خەستەخانەی چێە کو دروست بووە پارەکەی لە چێە بە ناوی خێرخوازی کرایە بەڵام ئێستا بە چکەلک دێ ئەوان دەکاوە فەتقی مەعسووم دەرینە بەو هەیکەلەوە چییە ئەمری پاراستنە 10 ساڵیشیشی خۆی دەکە بەس ئێستا ململانەیان دانەوێت کەرامەتی پێچێتێکان بشتێن بڵێن ئەنگۆ هیچتان پێ ناکرێ و دەستیان خۆش بێتان لێ دەکەن لەبەر ئەوەی قەت ڕۆژێک دیفاعتانە خەڵکی خۆتان یەکێتی نەکردیە با تەشقەڵە بەنگۆ بکری بەردەوام بن پارتیەکان ئیهانەی ماڵی تاالبانی ماڵی کۆسرە دکەن نەک ئەو کوڕە فەقیر و هەژارانە ئەنگۆشەگە ڕاست دەکەن 10 ساڵ 20 ساڵە 28 ساڵە لەو هەولێرەی سوکاتی بە خەڵکی جەماوەری یەکێتی و بە خەڵک دەکرێت ماڵی تاالبانی ماڵی کۆسرەتی دیفاعیان لە خەڵک نەکرد بەردەوام بە سوکاتیان پێ بکەن بە جددیمە ینی لۆ ڕۆژێک لە ڕۆژانێکێتی لەسەر خەڵکی هەولێرە بە جواب ناتێ دیفاعی لە قسە ئەوە نییە با لەیان لێ بکەن ملک و ماڵیان لێ داگیر دەکەن ئەوان ئیوان داگیر دەکەن دەستان خۆش بی تێک دری بەربن بە کەیف خۆتان لێکتریەوە بکەن هاوڕێیان ببورن ئەو چەند دەقەیە بوو ویستم ئەو کورتە خەبەرانە بوو بڕوا بکە برادرانی پارتی کاک مەسعود وەڵایم چ بکەم کاندیداتە دەرێت دەڕەسیرە بۆ من لێدا بەڕوا بوتم بەس لێم گەڕێ پیشێخەوە چی بکەم و دێم ئێستا کە باس دەکەم کاتێکی خۆش